بەرەزان کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە یەریڤان لە زانکۆی حکومی لە یەریڤان بەڕێوە چوو بۆ پرسی جینۆسایت. ئێمە وەکو میلەتێک ڕەنگە جیاواز بین لە نەتەوەکانی دیکە لە سەراسی گیان بەوەی کە چەند جارێک جینۆسایت کراوین، جینۆسایدی جیاواز کراوین، هەر بۆیە لەکوێ کۆنفرانسێک هەبێ و باسی جینۆسایدی تێدا بکرێ گرنگە نوێنەرانی ئێمە تێیدا ئامادە بن. کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە یەریڤان بەڕێوە دەچێ دوێنێ و ئەمڕۆژ بەردەوامە. کۆنفرانسەکە نێودەوڵەتی لە سەراسی جیهان پرسی جینۆسایت دەخرێتە بەرباس. هێمن مامڕەش سەرۆکی ڕێکخراوی دۆستایەتی کورد و ئەرمەن لە کۆنفرانسەکە بەشداری کردووە و خەڵاتیشی پێدراوە. خەڵاتەکە بە 7 کەس دراوە لە سەراسی گیان، دوێنێ خەڵات کراوە وەکو کەسێک کە گرنگی داوە بەم پرسە. گفتگۆی لەگەڵ دەکەین ڕاستەخۆ لە نێو کۆنفرانسەکەەوە ڕێستێکی وەرگرۆ بۆی کە بێ بەشداری بکە لەم بەرنمەیە. کاگە من سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. پێمان بڵێ لە نێو کۆنفرانسەکەدا باسی چی کرا و دیارترینە وڵاتانی کە بەشدار بوون تێیدا کوێن؟ بەڵێ سوپاسان دەکەم، سوپاس بۆ کورسان نیوز و ئامادەبوونی ئێوە بەو بەدواداچوونانەی کاتانە بۆ کۆنفرانسەکە نیشانەی دڵسۆزیتانە بۆ کەیسی جینۆساید و بۆ ئەو مەسەلە گرنگی کە چارەنووس کەسوکاری قوربانیان ئەوان لە چاوەڕوانیەوەدانەکە کەیسەکەیان لە جیهاندا بناسرێن. بڵێ ئەرمینیا یەکێکە لە وڵاتانەی کە ئەزمونێکی گەورەی هەیە مەسەلەی ناساندنی جینۆساید بە جیهان لەبەرەوەی خۆی خاوەنی ملیۆنی نیو جینۆسایدە لەسەر دەستی دەسەڵاتی ئەوسای عوسمانیەکان. لە دوو ڕۆژی ڕابردوو واتە دوێنێ و ئەمڕۆ کۆنفرانسێکی بەرپراوانی نێودەوڵەتی لە یەریڤانی پایتەختی ئەرمینیا بەستراوە کە زانکۆی یەریڤان بەشی دراساتی جینۆساید واروەها ئەنیستیتۆی جینۆساید لە واروەها مافی مرۆڤ لە ئەرمینیا پێی هەڵساون. ئەوانەی کە بەشدارن خەڵکی شارەزا و پسپۆڕی بەداخۆ هێڵی ئینتەرنێتەکی کاگە من باش نییە، نازانم ئەو کارانم جا با باسێکی دیمەنانتان بۆ بکەم. ئەوە کاگە منە لەو کاتەدا کە خەڵاتەکەی وەرگرت، خەڵاتێکی گرنگە بۆ خودی خۆی و بۆ ئێمەش بێگومان وەکو میلەتی کورد کە جینۆسایت کراوین لە هەر شوێنێ دەنگی ئێمە بگا ئەبێ دەنگمان بگەێنین. گرنگە هەر کەسێک لە سەراستی کەسی خۆیشی هەوڵدا بەشداری بکە لەم کۆڕ و کۆنفرانسانەدا کە لە سەراسی ژیان نوێنەری وڵاتان تێدا بەشداری دەکەن، چونکە ئێمە خۆمان پێمان وایە کام پرسانەمان گەیشتووە، بەڵام لە ڕاستیدا کاتێک دەچیتە وڵاتانی دەرەوە هەندێک تا ئێسار ئەنفالیان نەبیستووە، هەر هەڵەبجیان نەبیستووە، بە تایبەت لە سەراسە شعبیەکە لە سەراسی شەقام ڕەنگە سیاسیەکانیان لێرە لێ بیستیبێتیان یا زانیاریان لەبارەوە هەبێ، بەڵام لە سەراستی شعبی و لە سەراستی شەقامی وڵاتانی دەرەوە پرسەکان ئێمە زۆر نەناسراون. بەڕاستی ئەوە جێگەی داخە بۆ هەمومان نەمانتوانیەوە بە باشی دەنگی خۆمان بگەێنینە دەرەوە. بۆیە هەر دەنگێک باڕاستی ئەوە بێ کە بگات بە وڵاتانی دەرەوە، بگا بە میلەتانی تر گرنگە و جێگەی بایەخە. کاگە من ئێستا گەرگوێت لە ئێمەیە پێمان بڵێ بە تایبێت لەسەر ئەو خەڵاتە چی بوو بۆ 7 کەس جاکرانەوە کە خەڵاتیان پێ بدرێ؟ خەڵاتی چارلز ئەزنەبورگ خەڵاتێکە بۆ ئەوانەیە کە ڕۆڵیان هەیە جێپەنجار دیارە لە مەسەلەی ناسانی جینۆساید و هەوڵ بدەن کە پەیوەندی دۆستانە لەگەڵ نێوان میلەتەکەیان و گەلی ئەرمینیان پەنجەیان دیارە لەو مەسەلەیە وا لەلایەکی کار دەکەن بۆ ئەوەی کە لە ڕێگەی داراچی هاوبەشی جۆرا زۆرەوە زیاتر هەماهەنگی لە نێوان هەردوو میلەتدا دروست بکەن. لە ماوەی ئەو کۆنفرانسەدا 7 کەس خەڵات کرا، دیارە زانکۆی یەریڤان و بەڕێوەبەرانی فستیڤالەکە یا گورە کۆنفرانسەکە ئەوان خەڵکیان دەستنیشان کردبوو، خەڵک تەقدیمی کردبوو بۆ ئەو خەڵاتە، دیارە دوای هەڵسەنگاندن 7 کەسیان دەستنیشان کردووە. لە نێویاندا ئەو خەڵاتە دانێکیان بەر ئێمە کەوتووە. من ئەو خەڵاتە پێشکەشی هەموو هاوڕێ و دۆستانم لە ڕێکخراوی دۆستایەتی کوردی ئەرمەنی دەکەمەوە، پێشکەشی هەموو ئەو وەفد و ئەو گروپانە دەکەم کە لە ڕێگەی ئێمەوە توانیویانە دۆستایەتی لە نێوان هەرێمی کوردستان و گەل و حکوومەتی
دروست بکەن لە ماوەی ڕابردوودا کە من بەبێ ئەوان ڕۆڵێکی کاران هەبووە لەگەڵ مندا بۆ ئەوەی بتوانێت لە کۆمەڵێک چالاکی زۆردا هەم لە هەرێمی کوردستان هەمیش لە ئەرمینیا لەگەڵ بەشدار بن. خەڵاتەکە بە تەنها بۆ من خۆمی نازانم هەموو هاوڕێ دۆستانی خۆم هاوکارم بوون لەگەڵم. خەڵاتێکە کە دەتوانین بڵێن جێگەی شانازیە بۆ ئێمە حکوومەتی کوردتوانێمانە نزیک بنەوە لە گەلی ئەرمینیا توانیمانە جێپەنجەی خۆمان دیار بێ لە زیاتر بەرەو پێشبردنی ئەو پەیوەندیانەی کە لەسەر ئاستی هەموو چین و توێژەکان و هەموو سێکتەرەکان لە ماوەی ڕابردوودا بە هاوکاری هەموو لایەک کردومانە. باشە کاگێ من لەوێ ئەوان ئاشنا بوون بە جینۆسایدی ئەو جینۆسایدانی بەرامبەر بە ئێمە کراوەکو میلەتی کورد، ینی ڕاستە لەوێ و خەڵکانی کە لەوێن پسپۆرن مختصن بەم بوارە سەرکاریان لەگەڵم بوارەدا هەیە، بەڵام ئایا وەکو پێویست کەیسەکان ئێمە ناسراون لە دەرەوە؟ بەشێک لەو لێ کۆڵرانەی کە لە کۆنفرانسەکەدا بەشدارن لە چەندین کۆنفرانسی تری جیهاندا بەشداریان کردو هەندێک لە زانیاریان هەیە لەسەر ئەوەی کە کوردیش وەکو هەندێک ملەتی تری جیهان ڕۆبەڕۆ جینۆساید بۆتەوە، بەڵام بەشێکیان یەکەم جار بوو کە هەندێک تیرۆک لە دەمی ئێمەوە گوێ لەبێتن و بزانن کە ئاستی جینۆسایدەکە بەم شێوەیە تەنها جوانی بوو کە کورد جینۆساید کراوە، بەڵام موردەکاریەکانی شێوازی جینۆسایدکردنەکە و چینیاباران ئینجا هەمپالکردندا دەسێدارەدان و ئەشکەنجەکان و کۆمەڵێک شێوازی تر کە ڕژەمی بەعەز بەکاری هێنابوو لە ناوبردنی کورد بە تایبەتیش لە ناوبردنی ژینگەی کوردستان و بە تایبەتی جیاکردنەوەی خەڵک لە نیشتیمان و نەتەوەکەی و بردننی بۆ باشوور و لەش باشووری عێراق سەرنگۆمکردنی بە شەوێکە بە زیینەوەیان ئەو وردەکاریانە لای هەندێک لە لێکۆڵەران و زانایانی بە لێکۆڵینەوە لە جینۆساید نەبوو. ئێمە لە دیدارەکانمان لەگەڵیاندا گفتوگۆکانمان لەگەڵیان کۆمەڵێک ڕوونکردنەوەمان داوە. ئەمڕۆژ دوای سەعات دوو نیوەوە لە بەجێرەی ئەو کە هەیە لە کۆنفرانسەکە من پرێزنتیشنێکم دەبێتن کە بۆم هەیە لە نێوان 12 تا 15 دقیقە قسە بکەم و 10 دقیقە دوای ئەوش مناقەشە بکەین ئەو پرسیارانێک ئەوان ئاراستەی. باسی چی دەکەی لەوێ؟ بێگومان باسی هەنگاوەکانی ڕژێمی بەعەز دەکەم هەر لە ساڵی 68ەوە کە لە ڕێگەی کودتایەکی عسکەریەوە هاتوۆتە سەر حکوم چۆن لە بەسایەتکردنی فەیلەکانەوە دەستی پێکردووە تا دەگاتە کۆتایی کە ڕۆوەکەی کۆڕەوەکەش بە بەشێک لە جینۆساید دادەندێتن چونکە لەژێر ترس و تۆقانی ڕژێمی بەعەز خەڵک ڕایکردووە بۆ سەر سنوورەکان. لەگەڵ ئەویشدا هەوڵ دەدەم کە جینۆسایدی ئێزیدیەکان باس بکەم لەبەرەوەی جینۆسایدی ئێزیدەکان نزیکترین و نوێترین جینۆسایدەکە لەو ماوەیەدا بەسەر گەلی برانمان لەگە ئێزیدەکان لە گەلی کورد بەسەریان هاتووە. ئەمانە هەمووی باز دەکەن و لەگەڵ ئەوەشدا من هەرچەندە لەناو سکێچۆڵی پرۆگرامەکە دانیە، بەڵام لەگەڵ بەڕێوەبەرانی کۆنفرانسەکە فیلمێکی دیکۆمنتاری بە میوزیکەوە کۆمان کردوێت و ئامادەمان کردو بۆ لە کۆنفرانسەکەدا پێشکەشی بکەین جگە لەوەی کە ئێمە دەیڵێن لە ڕێگەی فیلمێکیشەوە هەموو ئامادەبوانی کۆنفرانسەکە ئاشنا بکەن بەوەی کە چی بەسەر گەلی هاتووە. لەگەڵ ئەوەشدا ئێمە هەوڵمانداوە لەگەڵ هەموو ئەو خەڵکانی کە بەشداریان کردووە هەوڵ بدەین لە ماوەی داهاتوودا لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان تاسیقێک بکەین یاخود لەگەڵ پەیوەنددارەکانی هەرێمی کوردستان هەماهەنگێک بکەین، بەڵکو یەکێک لە کۆنفرانس و یان کۆنگرە زانستیە کانی نێودەوڵەتی بۆ جینۆساید بهێن لە هەرێمی کوردستان وەکویان بە چاوی خۆیان شوێنەکانی جیاوازەکانی کوردستان ببینن لە گەلیان و لە مۆنومنتەکانی ئەمفال و جینۆساید و هەڵەبجەوانە هەمیش لە دووسێ ڕۆژێکدا مناقەشەی دانستیانە بکەن لەسەرەوەی کە جینۆسایدی کورد بە شێوەیەک باز بکرێتن کە ببێتە فایلی بەردەستیان لە هەموو کۆنگرە و کۆنفرانسەکە بتوانن لەگەڵ بابەتەکانیاندا ئاماژەیەکی بە جینۆساید دەستان خۆش بێت. ئێستا دەیبینی کە باسی جینۆسایدی کەمبۆدیا و ڕواندا و جوولەکەکان دەکەن دەمانەوێت ئەوەش بخێنێ ناو دۆسێ ئەوانەوە. دەستان خۆش بە کاگێ من مامڕەش سەرۆکی ڕێکخراوی دەستایەتی کوردی ئەرمەنی سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان.